تافگەی کانیبەست یەکێکە لە بەرزترین تافگەکانی کوردستان و دەکەوێتە هاوینە هەواری کانیبەست لە دامێنی چیای کۆخە و چیای شێخ ناسر لە ناحیەی قەسرەی دەڤەری باڵەکایەتی. ئەم تافگەیە پێوەرە زانستیەکانی بوونی تافگەی تێدایە. ئەگەرچی لە هەرێمی کوردستان تافگە و سوولی بەرز و جوان هەن، بەڵام کانیبەست بە بەرزترین تافگەی هەرێم ناوبانجی دەرکردووە کە بەرزیەکەی لە نێوان 35 بۆ 50 مەتردایە و لە ئاستی ڕووی دەریاوە 1700 مەتر بەرزە. تافگەی کانیبەست هاوینە هەواری کانیبەست کۆمەڵێک مواسفاتی تایبەتی هەیە. ئەویش ئەوەیە کە پلەی گەرمی ئەو ناوچەیە بەهۆی بەرزیەکەیەوە کە لە ئاستی ڕووی دەریای 1700 مەتر بەرزە، وای کردووە پلەی گەرمیەکەی لە 25 پلە نزمتر نەبێتەوە. ئەمە زۆرترین ڕێژە گەشتیار لە وەرزی گەرمادا بۆ خۆی ڕادەکێشێت. هەروەها تایبەتمەندیتری هەیە ئەم هاوینە هەوارە کە ئەویش ئەوەیە هەڵکەوتەی تافگەکە کە بەرزترین تافگە هەرێمی کوردستانە کەوتوتە نێوان دوو چیایە بەناوەکانی شێخ ناسر و چیای کۆخە. لە نزمایی کەوتۆتە ساڵێکەوە کە هەر چار دەورەی بە کۆمەڵێک داری تایبەتمەند دوو لێڕی تایبەت دەورە دراوە کە شوهۆی ئەم ناوچەیان ئێجگار لەبار کردووە و هەروە ئاوەکەشی ئاوێکی سازگارە، ئاوی کانیا و ئاوی کەوی بەفرەکانە کە شوهۆکەی زۆر لەبارە ئەمەوەی کردووە کە ئاوی سازگار و کە شوهۆی لەبار زۆرترین ڕێژە گەشتیار بخۆرا بکەن. باڵەکایەتی پڕیەتی لە دیمەنی جوان و ناوچەی گەشتیاری سەرنجڕاکێش. لە ناوچە گەشتیاریەکانی باڵەکایەتی پلەکانی گەرما زۆر نزمن و هەست بە گەرمای هاوین ناکەیت، بەڵام ئەوەی جێگای نیگەرانیە حکوومەتی هەرێم وەکو پێویست گرنگی بە ناوچە گەشتیاریەکانی باڵەکایەتی نەداوە و ڕێگاوبانەکانی خراپن و ئۆتۆمبیل ناگاتە هەموو شوێنێک. تافگەی کانیبەستیش تاوەکو ئێستا هیچ خزمەتگوزاریەکی نەگەیشتۆتێ و گەشتیاران ناتوانن سەردانی بکەن. هەموو باڵەکایەتی کە پێک دێ لە 5 ناحیەوە قەزای چۆمان لەگەڵ ناحیەکانی وەرتێ، گەڵاڵە، سمیلان، حاجی ئۆمەران، قەسرێ، ئەو ناحیانە لەگەڵ قەزای چۆمان خاوەنی ژمارەیەکی زۆری ناوچەی گەشتیاری سەرنجڕاکێشە. بەڵام لەبەر ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان خزمەتگوزاری گەشتیاری نەگەیاندۆتە ئەو ناوچانە تاڕادەیەکی زۆر ینی لە ڕووی گەشتیاریەوە دوورەپەرێز بوونەوە گەشتیاران ڕوو لەو ناوچەیەدا ناکەن. ئەم تافگەیە بە سروشتێکی ناوازە لە گوڵ و گوڵزار دەورەدراوە، تاکو ئێستا دەستی مرۆڤی پێنەگەیشتووە. جیاواز لە تافگەکانی تری کوردستان لە وەرزی زستانی شپلەکانی گەرما لەو ناوچەیە زۆر نزمە و هەندێک جار تافگەکە بە تەواوەتی دەیبەستێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، هاوینە هەواری کانیبەست لە دەڤەری باڵەکایەتی.